وأزكى صلوات الله وتسليماته. دکتۆر یوسف عەبدوڵڵا قەرزاوی زانای ئیسلامی ناسرا و دامەزرێنەر و سەرۆکی پێشووی یەکێتی جیهانی زانایانی موسڵمان لە تەمەنی 96 ساڵیدا لە قەتەر کۆچی دوایی کرد. یوسف قەرزاوی لە مێژووی نزیکی بزافە ئیسلامیەکاندا بە یەکێک لە دیارترین سمبولەکاندا دەنرێت کە کاریگەری و جێدەستی لە ڕاستەکردنی نەوەیەک لە گەنجان و تەنانەت زانانی ئیسلامیشدا هەیە. دیدگەی ئاینی شێخ یوسف قەرزاوی هەردەم جێی گفتوگۆ و هەندێک جار مشت و مڕیش بووە. بەو پێی یەکێک بووە لەو زانایانەی بانگەوازی بۆ میانڕەوی ئاینی پیرۆزی ئیسلام کردووە و هەوڵی داوە لە نێوان سەلەفیەت و نوێگەری فیکریدا هاوسەنگی ڕابگرێت. هەر بۆیە ئەم زانایە لەلایەک ئەرکێکی قورسی لەسەر شان بووە، لەلایەکی دیکەش ڕووبەڕووی ڕەخنەی تون بووەتە و ژمارەیەکی زۆر نەیاری فکری هەبووە. یوسف قەرزاوی بەشێکی زۆر لە وێزگەکانی ژیانیدا وەک چاکسازێکی ئاینی دەرکەوتووە، لەو ئاخارەشدا دەیان پۆستی ڕەسمی و ئەکادیمی وەرگرتووە. یوسف عەبدوڵڵا قەرزاوی ساڵی 1926 لە گوندێکی سەر بە پارێزگای غەربیەی میسر لەدایک بووە. تەمەنی 2 ساڵ بووە کاتێک باوکی کۆچی دوایی کردووە و دواتر لای مامی ژیاوە. بەر لەوەی تەمەنی بگاتە 10 ساڵی هەموو قورآانی پیرۆزی لەبەر کردووە و شارەزایی لە زانستی تەجویددا پەیا کردووە. هەر لە منداڵیەوە پەیوەندی بە زانکۆی ئەسەرەوە کردووە و خوێندنی سەرەتایی و ناوەندی لە ئەسەر تەواو کردووە. ساڵی 1953 بڕوانامەی باڵای ئەسەری بەدەستهێناوە. ساڵێک دواتر مۆڵەتی مامۆستایی وانەی عەرەبی وەرگرتووە. لە نێوان ساڵانی 1949 بۆ 1954 پەیوەندی بە کۆمەڵی برایانی موسڵمانەوە کردووە و لە چالاکیە جەماوەری و ڕۆشنبیرەکانی کۆمەڵەکەدا بەشدار بووە. لەو ساڵانەشدا چەند جارێک لەسەر ئەو چالاکیانە دەستگیر و زیندانی کراوە. ساڵی 1961 پەیوەندی بە پەیمانگای ئیسلامی قەتەرەوە کردووە و وەک ڕاگری پەیمانگاکە دەست بەکار بووە. تاوەکو ساڵی 2010 لە هەریەکە لە قەتەر و جەزایر سەرپەرشتی دەیان زانکۆ و کۆلێژ و ئەکادیمیای ئیسلامی کردووە و دەستیشی لە دامەزراندنی چەندین ڕێکخراوی ڕۆشنبیری و خێرخوازی ئیسلامیدا هەبووە. دیارترین ئەو ڕێکخراوانش کە قەرزاوی دایمەزراندون یەکێتی جیهانی زانایانی موسڵمان بوو کە ساڵی 2004 دایمەزراند و تاوەکو ساڵی 2018 خۆی سەرۆکایەتی کرد. یوسف قەرزاوی ساڵی 2010 دوای ڕووخانی ڕژێمی حوسنی موبارەک بۆ یەکەم جار گەڕایەوە میسر و لە مەیدانی تەحریری قاهیرە وتاری هەینی خوێندەوە. هەر بەم هۆیەوە دامەزراوەی دادوەری میسر بڕیاریدا لەگەڵ محەممەد مورسی سەرۆکی پێشوو دۆسەی تاوانی بۆ بکاتە و بە تاوانی هاندانی خەڵک دژی ڕژێم دادگای بکات. لە کاردانەوەدا قەرزاوی بڕیارەکەی بەبێ بایەخ ناوبرد و وتی خەڵک مافی خۆیەتی دژی ستەم و نادادی ڕاپەڕێت. ساڵی 2008 لە ڕاپرسێکی هاوبەشی نێوان دوو گۆڤاری ئەمریکی و بەریتانی لە نێوان 20 کەسایەتی کاریگەر لەسەر فیکری ژیانی دکتۆر یوسف قەرزاوی پلەی سێمی بەدەستهێنا. قەرزاوی لە ماوەی تەمەنیدا نزیکەی 170 نووسرا و پەرتووکی لە بوارەکانی فیق و بنەماکانی فیق و زانستی تەجوید و زانستی فەرموودە و ڕۆشنبیری ئیسلامی داناوە.